بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسوله المصطفى وآله وصحبه ومن اهتدى بهداه. مرزان لا واني مستشوار لبابة فقهية كان دسينا خزمت كومالك بابة ذيكا كومالك نوجي ديكي سنة كي شامرتيا لنوجي استخارة. نوجي استخارة بمعنى اويكا كاتك إيشك الديتا بيشي خێر و شەڕی ئیشەکەت لێ دیار نییە، قەلەق و دوودڵی لە نێوان ئەوەیدا بیکەی یان نەیکەی، دوو ڕەکەعات نوێژ دەکەی وەکو نوێژی بەیانی یان وەکو دوو ڕەکەعات نوێژی سوننەت لە هەر کاتێک لە کاتەکاندا دەتوانی بیکەی. تەنها نیەتەکەی دێنی نیەتی نوێژی ئیستیخارە، یعنی نوێژێک کە داوا دەکەی لە خوای گەورە ئەو کارێک کە بەتەمای بیکەی دڵ لەسەری یەکلایی کاتەوە. ئەگەر خێر بێ دڵت وا لێ بکا کارەکە بکەی، و ئەگەر لە داهاتوودا بۆ تۆ خەراب بێ دڵت وا لێ بکات کە کارەکە نەکەی و کارەکەت بۆ نەیەتە پێشێ و کارەکەت بۆ نەگونجێ. ئەو نوێژە تەواو سوننەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆ هەر کارێکی حەڵاڵ وگوتمان ئەگەر چاکە و خراپەکەی دیار نەبوو سوننەتە ئەنجامی دەین. شێوازی کردنەکەی ئاسایی دوو ڕەکەعات نوێژە بەو نیەتەی کە داوای خێر و فەڕ بۆ ئەو ئیشە لە خوای پەروەردیگار دەکەی تا دەبەستێ نوێژ، وەکو نوێژەکانی دیکە فاتحا دەخوێنی، کوێت حەز لێ بوو لە قورئان دەیخوێنی، ڕەکەعاتی دووهەمیش بە هەمان شێوە، یعنی لە ناو نوێژەکەدا هیچ شتێکی زیادەی تێدا نییە بیڵێی، تەنها فاتحا و سوورەتێک یان چەند ئایەتێک لە قورئان لە دوای فاتحا دەخوێنی کە لە نوێژەکەش بوویەوە تەواو سوننەتە ئەو دوعایە بخوێنی. ئەگەر تەواو بە عەرەبی زانیت بەڵام دەبێ معناکەی بزانی دەڵێی چی، یان دەکرێت بە کوردی دوعاکە بخوێنی کە دوعاکەی بەو شێوەیە: اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك وأسألك من فضلك العظيم فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وأنت علام الغيوب. اللهم إن كنت تعلم أن هذا الأمر ناوي إشكت دلي خير لي في ديني ومعاشي وعاقبة أمري عاجله وآجله فقدره لي ويسره لي ثم بارك لي فيه. وإن كنت تعلم أن هذا الأمر شر لي في ديني ودنياي ومعاشي وعاقبة أمري عاجله وآجله فاصرف عني واصرفه عنه وقدر لي الخير حيث كان ثم ارضيني به. طبعا معناه كشي بوشي ويا اخويا داوای چاکە هەڵبژاردنی چاکەت لێ دەکەم، بەزانینی خۆت بۆم هەڵبژێرە، داوای یارمەتیت لێ دەکەم بەهێز و توانای خۆت یارمەتیم بدە، و چاکەی فراوانت ولا چاکەی فراوانت داوای بەخشش لێ دەکەم، چونکە تۆ توانات هەیە و من توانام نییە، تۆ دەزانی و من نازانم، خۆت زانای بە هەموو نێنیەکان. خوا ئەگەر دەزانی ئەم کارەی کە بەتەمام بیکەم ناوی کارەکەی دێنی بۆ قیامەت و ژیان و ئەنجامی دواڕۆژم باشە و بۆ کاری دنیا و قیامەتم چاکە، بۆم بێنە پێش و بۆم ئاسان بکە و پیرۆزی تێبخە. ئەگەر دەزانی ئەم کارە بۆ قیامەت و ژیانی دنیا و دواڕۆژم بۆ دنیا و قیامەتم خراپە، لای بدە لێم و چاکەم بۆ ڕێک بخە لە هەر شوێیەک هەیە و دوای ئەوەش ڕازیم بکە پێی. ئەوە دوعاکەیە. دوایی تەبعاً کە سوننەتەکەت کرد، جوابی ئیستیخارەکەی ئەوە نییە لە خەودا پێت بگوترێ بڕۆ ئیشەکەی بکە یا ئیشەکەی مەکە، بەڵکو هەستێکە لە ناو ناخەتدا دروست دەبێ. بەڵام ئیستیخارەی حەقیقی ئەوەیە کە بە قسەی ئیستیخارەکەت بکەی، دڵت هاتە سەرکام لایە ئەوە بکە، نەگەوەی بۆ خۆت حەزت لێیە، ئەوەی بۆ خۆت پێت خۆشە، و بۆ هەر کارێک سوننەتە یەک جار ئیستیخارە بکەی. چونکە کەسی وا هەیە کە ئەوەی دڵی دێتە سەرێ جاری وەها بەدڵی خۆی نییە، دەچێ دوو جار و سێ جار ئیستیخارەکەی دەکاتەوە، یان لە خەودا خەونێکی دەبینێ بە خەونەکەی ئیشێ دەکات. نەخێر، ئیستیخارە هیچ پەیوەندیەکی بە خەون نییە، داوای خێر و بەرەکەتکردنە لە خوا لەو کارت. جا زۆر جار دەگونجێ طبعاً ئەوەی بۆت دێتە پێشێ، ئەوەی دڵت دەکەوێتە سەرێ بەڕواڵەت خێر نەبێ،
بەڵام خوای گەورە ئاگای لێبێ دنیا و قیامەت بەیەکەوە حساب دەکات. زۆر کار هەیە بۆ دنیات لەوانەیە چاک نەبێ، بەڵام خوای گەورە لەبەر قیامەت لەوانەیە کارەکەتی بۆ ڕێک خستە بێ و حاڵەتێکی دیکەش تێبینیەکی دیکەش ئاگاتان لێی بێ بۆ ئەو کارانەی کە خۆت یەکلایی کردوتەوە بەتەمای هەر بیکەی دڵت بێتە سەر یان نێتە سەر پێویست ناکە ئیستیخارەی بکەی گاڵتە بە خۆتکەی وە نوێژێکی بە گاڵتە دوعایەکی بە گاڵتە بکەی لە بابەتێکدا کە خۆت یەکلایی کردوتەوە بڕیارت داوە ئیشەکەی بکەی پێویستی بە ئیستیخارە نییە. ئیستیخارە بۆ ئیشێک ئێستا بڕیارت لێ نەداوە ئەوە یەک. پاشان ئەگەر بەتەمای طبعاً واز لەو شتەنێنی کە بۆ خۆت پێت خۆشە و بۆ خۆت حەز لێیتی و بۆ خۆت دەتەوێت دیسان پێویستی بە ئیستیخارە نییە. و هەروەها کارێک دیار بێ خێرە چاکە گومان لە چاکیەکەی دانیە عیبادەت و خواپەرستی پێویست ناکە ئیستیخارەی بۆ بکەی بەتەمای بە ڕۆژووبی بەتەمای حەجی بکەی عومرەی بکەی سەدەقەی بکەی خێری بکەی مەشروعێکی مزگەوتێک بینایەک باڵەخانەیەک شتێکی چاکە دروستکەی شتی چاک پێویستی بە ئیستیخارەی نییە. خوای گەورە بە سەدان ئایەت و فەرموودەی هەیە هانی داوین بۆ کاری چاک و بە هەمان شێوە کارێکیش کە زانیت خراپە و ناشەرعیە و ناتەواوە پێویستی بە ئیستیخارەکردن نییە. ئیستیخارە بۆ بابەتێکە حەڵاڵە لە ڕووی کردن و هەروەها نەکردنیشی تۆ یەکلا نەبوویتەوە تا خوا. ئیستیخارەکە بۆ ئەوە دەکەی خوا یەکلایت کاتەوە تا خوا بیکەی یان نەیکەی. کە زۆرینەی خەڵکی ئێمە تەنها پێی وایە ئیستیخارە تایبەتە بە مەسەلەی ژنهێنان و شوکردن کە نەخێر ئەوە یەکێکە لە بابەتەکان. بەڵێ بۆ ئەو بابەتی هەڵبژاردننی ئافرەت یا ئافرەت بۆ پیاو ئیستیخارەکردن پێویستە، بەڵام بەتەمای خانوویەک بکڕی بەتەمای سیارەیەک بکڕی بەتەمای معاملەیەکی بکەی بەتەمای ماڵەکەت بگۆڕی کەڕەکەکەت بگۆڕی پیشەکەت بگۆڕی ئەو شتانەکە بابەتی حەڵاڵن وە قەلەقی و دوودڵی تێیاندا دەکرێت دوو ڕکەعات نوێژ بکەی وەکو وتمان نوێژی دیکەی ئاسایی وە دواتر داوا لە خوای پەروەردیگار بکەی کە خوای گەورە چی خێرە ئەوەت بێنێتە ڕێ چی خێرە دڵت بخاتە سەر ئەوە و چی خوا بەباشی دەزانی بۆ دنیات بۆ قیامەتت ئەوەت بۆ بکە دڵت هاتە سەر کامیان ئەوەیان بکەی و بەو ڕێگادا بڕۆی. خاڵێ یەکێکی دیکە لە نوێژە سونەتەکان بریتە لە سەلات و تەسبیح کە هەمومان ناومان بیستووە. لە سەلات و تەسبیح تەنها یەک فەرمودەمان هەیە کە ئەویش ئەو فەرمودەیە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە ئیبن عەباس بۆمان دەجێڕێتەوە و کاتی خۆی کە گفتوگۆی لەگەڵ عەباسی مامیدا کردووە پێغەمبەر فەرموویەتی ئەی عەباس ئەی مامە پێت ببەخشم تایبەتی بکەم پێت فێری کردەوەیەکت بکەم ئەگەر بیکەی 10 جۆر گوناهت لێ ڕەش دەبێتەوە ئەگەر ئەو کردەوەیە بکەی خوا لە گوناهەکانت خۆش دەبێت ئەوانەی ڕابردوو داهاتوو خوا لە گوناهی ڕابردوو داهاتوت خۆش دەبێت کۆن و تازە ئەوە 4 ئەوەی بەهەڵە کرد بێت و ئەوەی بان قەست کرد بێتە ئەوە 6 گوناهی بچووک و گەورە ئەوە 8 گوناهی نهێنی و ئاشکرا ئەوە 10 ئەو 10 جۆرە گوناهە ڕەش دەبنەوە لەسەرت ئەگەر 4 ڕکەعات نوێژ بکەی لە هەر ڕکەعاتێکیشدا تەوا نوێژی ئیستیخارە بەو شێوازەیە نوێژی تەسبیح سەلات و تەسبیح 4 ڕکەعاتە کەوان هەر 4 ڕکەعاتەکەی بەیەکەوە بکرێ باشە بەڵام ئەگەر نەتواندرا 2 ڕکەعاتیشی بکەین هەندێک عولەما دەفەرمون جائیزە شێوازی کردنەکەی بەو شێوازەیە تەواندا دەبەستێ نوێژێ ئاسایی فاتحای دەخوێنی سوورەتێک یا چەند ئاەتێک لە قورئان دەخوێنی دواتر دوای فاتحا و سوورەتەکە 15 جار بەپێوە ئەو ذیکرە دەخوێنی سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پاشان دەچێ ڕوکوع لە ناو ڕوکوعیشدا ذیکری ڕوکوع دەخوێنی 10 جار سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. هەڵدەستێوە سمع الله لمن حمده ربنا ولك الحمد 10 جار هەمان ذیکر دەخوێنی دەچێ سوزدە لە سوزدەش ذیکری سوزدە دەخوێنی دوای ذیکری سوزدە 10 جاری دیکە ئەو ذیکرە دووبارە دەکەیەوە هەڵدەستێوە لە نێوانی سوزدەکاندا دوای ئەوەی کە دەڵێی ربی اغفر لي لە نێوانی سوزدەکانیشدا 10 جار سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. لە سوزدەی دووەمیشدا ذیکری سوزدە دەخوێنی 10 جاری دیکە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. هەڵدەستێوە
هەر بە دانیشتنەوە پێشەوەی هەستیەوە بۆ فاتحای دەجاری دیکە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دەڵێ و ئەوە ڕکعاتێکت تەواو کرد و 75 جار ئەو ذیکرەت خوێند هەڵدەستیەوە ڕکعاتی دووهەمیش بە هەمان شێوە سێهەمیش بە هەمان شێوە چوارەمیش بە هەمان شێوە یعنی لە هەر ڕکعاتێکیدا 75 جار ئەو ذیکرە دەخوێنی جگە لە ذیکر و واجباتەکانی ناونوێش دوای فاتحە دوای ذیکری هەموو جار ذیکری ناونوێژەکەی نوێژە ئاساییەکەی چۆنە دەیکەی دوایوی ئەو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دەڵێ و دوایی 4 ڕکعات تەمان سەلام دەدەیەوە ئەوەش هەر کەسێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر توانیت هەموو ڕۆژێک جارێک بیکە فەرمووی ئەگەر نەتوانی هەفتەی جارێک بیکە فەرمووی ئەگەر نەتوانی ساڵی جارێک بیکە ئەگەر هەر نەتوانی دەکرێت لە تەمەنتدا یەک جار بیکەی ئەوەش بەبێ گومانی یەکێکی دیکەیە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر هەموو ڕۆژێ و هەموو هەفتەیەک و هەموو مانگێکیش پێمان نەکرێت لە ساڵێدا ئەگەر جارێکیش بیکەین یا هیچ لە تەمەنمان جارێکدا بیکەین هەر سنەتی پێغەمبەرمان کردووە صلی الله عليه وسلم یەکێکی دیکە لە نوێژە سنەتەکان دێتێ لە سەڵات الحاجە نوێژی داواکردنی پێویستی ئەبا دەڕدا لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی هەر کەس دەستنوێژ بگرێت بە جوانترین دەستنوێژ پاشان 2 ڕکعات نوێژ بە جوانی بکات بە نیەتی ئەوەی کە داوای پێداویستێک لە خوای گەورە بکە خوا پێی دەبەخشێت ئەوەی داوای کردووە جا ئەو کات کە دوعا و نوێژەکەی دەگونجێ خوا پێی بدە و دەشکرێ ئەگەر لە دنیادا پێی نەدا خوای گەورە داخوازی و پێداویستیەکەی بۆ هەڵگرێ بۆ ڕۆژی دوای ئەوە تەنها 2 ڕکعاتە بە نیەتی داواکردنی پێداویستی هیچ تایبەتمەندیەک لە ناو نوێژەکەی دانیە جگە لە نیەتەکە کە نوێژەکە تەواو کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعای خوێندووە دوای ئەوەی کە دەڵێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله أو دعاء بخواني باشا لا إله إلا الله الحليم الكريم سبحان الله رب العرش العظيم الحمد لله رب العالمين أسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والعصمة من كل ذنب والغنيمة من كل بر والسلامة من كل إثم لا تدع لي ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا حاجة هي رضا إلا قضيتها يا أرحم الراحمين جا كداوا دعاكت کرد گومانت نەبێ کە بە جوانی و بە دڵێکی پاکەوە دعاکە بکەیت حتما خوای گەورە دوعای دڵی پاک قبول دەکات جایا لە دنیادا قبولی دەکات بۆ ئەگەر قبولی نەکرد دڵنیا بە بۆ قیامەتی بۆ هەڵدەگرێ یەکی دیکە لە نوێژەکان بریتێ لە سەڵات و تەوبە نوێژی پەشیمان بوونەوە ئەبوبەکر خوا لێ ڕازی بێت دەڵێت بیستم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو هەر کەسێک تاوانێکی لە تاوانەکان ئەنجامدا گوناهێکی تایبەتت کرد پاشان هەستایەوە خۆی خاوێن کردەوە و دەستنوێژێکی گرت بە دەستنوێژێکی باش پاشان 2 ڕکعات نوێژی تەوبەی کرد داوای لێخۆشبوونکردن لە خوا ئەوە خوای گەورە لە گوناهەکانی خۆش دەبێت و ئەو جار دەفەرمێ پێغەمبەر ئەو ئاەتەی خوێندەوە والذین إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله ئەوانەی کە کاتێک خراپەیەک ئەنجام دەدەن و خوایان وەبیر دەکەوێتەوە داوای لێخۆشبوون دەکەن لە خوا و دواتر دەڵێن ومن يغفر الذنوب إلا الله هیچ کەس ناتوانێت لە گوناهەکان خۆش بێت جگە لە الله ولم يصروا على ما فعلوا سوور نابن لەسەر ئەو تاوانەی کە کردویانە و وهم يعلمون چاکیش دەزانن أولئك جزاؤهم مغفرة من ربهم وجنات تجري من تحتها الأنهار ئەوانە پاداشتیان ئەوەیە کە خوالیان خۆش دەبێت و دەیان خاتە ناو چەندان باخ کە بەژێریدا دەڕوا چەندان ڕووبار و بە هەمیشەییش تێیدا دەمێننەوە یان لە فەرمودەیەکدا دەفەرمێت هەر کەسێک دەستنوێژی کرد بە جوانترین دەستنوێژ و پاشان ڕاوەستا و 2 ڕکعات نوێژ یان 4 ڕکعات نوێژی فەرز یا جیا لە فەرزی کرد بە جوانی ڕوکوع و سوجدەی برد و پاشان داوای لێخۆشبوونی لە خوا کرد خوا لێی خۆش دەبێت بۆیە نوێژ هۆکاری نزیک بوونەوەی ئێمەیە لە خوای پەروەردگار کاتێک هەڵەیەک دەکەین گوناهێک دەکەین تاوانێک دەکەین جگە لە
بڕیاردان کە گوناهەکەی ناکەیەوە، جگە لەوەی کە پەشیمانی لە گوناهەکەت، جگە لەوەی کە ئیعتراف بە خەڵەکەی خۆت دەکەی، جگە لەوەی کە دەبێت بڕیاری ئەوە بدەی جارێکی دیکە گوناهەکە دووبارە نەکەیەوە، 2 ڕکعات نوێژ بکە و پەیوەندی لەگەڵ خوای پەروەردیگاردا ببەستە. ئەو جار دوای نوێژەکە لە دڵەوە داوای لێخۆشبوون بکە لە خوای پەروەردیگار، بە دڵنیاییەوە خوای پەروەردیگار لەو گوناهەت و لەو تاوانەت خۆش دەبێت. خوای پەروەردیگار لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بێت و یارمەتیماندا بۆ چاکترین و جوانترین عیبادەت و بەندایەتی. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.